دیگل پێشداچوونên بێترین hêzên Iraqî beref navîna Mosul li beşê Rojavayê bajarê heya ku dêt rewşa welatiyên sivîl bêtir dijwar dibû. Bi gotina netewên yekbûyê hezaran kesan jiyana wan di metirsiyê de ye. Operasyona kontrolkirina Mosul û rewşa awariyan beşek bûn ji gotûbêjin êkem roja pêncemîn dîdara Silêmaniyê. Haydarabadî Serokvezîrên Iraqê ku rojekê beriya seredana Mosulê kirbû di dîdarê ragihand. مجدەیە سەرکەفتنێ ji bo hemû Iraqîyan aniye û got jî hêzên Iraqî mil bi milê pêşmerge şer dikin û di hemahengiyan serkeftî bûne. داعش ژێرخانی وڵا ئەم شوێنانەی زۆر تێکداوە بە پێی ئامارەکانی وەزارەتە پلاندەران کولفەی تێکدانی لە هاوینی ڕابردووەوە نزیکەی 35 ملیار دۆلار زەرری گەیاندووە لە تێکدانی ئیعماری تێکدانی ئەماش بێجگە لە تێکدان و تێکشکاندنی پەیوەندیە مرۆییەکان و پەیوەندی کۆمەڵایەتیەکان و هەفتەم جەباریا وەرەمینداری گشتی وەزارەتە پێشمەرگە di dîdarê de amaje بۆ yekê de. Hemahengeka ciddiya serbazî û hewalgirî di navbera pêşmerge û artêşa Iraqê hebûye ji bo şerê dijî Daeş. دەبێ ئێمە بیر لەوە بکەینەوە پاش گرتنەوەی مووسڵ لێرەوە لە ڕووی عسکەریەوە و لە ڕووی فکریەوە کۆتایی پێناهێت لەبەر ئەوەی لە پاش لە دوای ڕزگارکردنی مووسڵ هەندێک ناوچەی تر هەیە لە عێراقی ئیتیحادی کە تەواکو ئێستا نەگیراونەتەوە ڕیاز و عەباسی و ڕەشاد و هەموو ئەو ناوچانە تایبەتن یەخۆت سەر بە کەرکووکن. هەر دێ دیدارێدا سەبارەت بە ڕەوشە ئاوارەیان دەرباز محەممەد وەزیرێ کۆچ و کۆچبەرێن عێراقی ڕاگەهاند لە چەندمەیان دەربازبووی نێزیکی 300,000 کەس ئاوارە بوون و لەوێ هێژمارێژی 206,000 لە مووسڵ بوون و 40,000 دنجی لە حەوێجە بوون. تاوەکو ئێستا زیاتر لە 4 میلیۆن کەسمان ئاوارە بووە. 4 میلیۆن کەس ژمارەیەکی زۆرە لە بارودۆخێکە وەکەوەی کە پێشتر باس کرد. لەم 4 میلیۆنە ئەوەی کە گرنگە و باشە بە نسبەت ئێمەوە 1.7 یعنی میلیۆنێک و 700,000 گەڕاوەتەوە. هەفتەم لیزا گرانت شاندیە مرۆڤیان نەتەوێن یەکبووی لە عێراقی ڕاگەهاند 400,000 کەس لە مووسڵ ژیاناوان di metirsiyên ciddî de ye. Amaje بۆ yekîjigir ku şerê dijî Daeş bi zûyî dawî têt lê krîzên mirovî dirêj dibin. Operasyona kontrolkirina Rojavayê bajarê Mosul li 19 meha derbasbûyî ve dest pê kiriye û bi gotina şaneya ragihandina şerê Iraqê jî heya niha hêzên Iraqî 10 ta xwe firga û serbazgeh kontrol kirine.